مار ئارەزووی لە خوارد لە ئاگرە یەکێ لەو شتانەی مار زۆر عەشقێتی ئاگرە زۆر حەزی لە دەوری ئاگرە بە دەوریا بێ و بڕوە لە خواراکە زۆر حەزی بە شیرە زۆر حەز دەکات شیر بخواتەوە زۆر بەیجار لە مەنجەڵی شیر و ماست و ئەوانە نزیک دەبێتەوە زۆر حەزی لە میوە لە کاڵەکە بە بۆنی کاڵک زۆر مشتاقە لە خواردنەوە لە خواردەکاندا حەزی بە هێلکەی باڵندەیە مریشک و کۆتر و جۆلەکەەوە ئاجاریوە دەچێتە هێلانە جۆلەکەەوە ئەوە زیاتر بۆ بەچکانیە نەبوو هێلکەکانیەتی کە هێلکەی خوار هەر هێلکەیەک بێ گەورە بێ یان بچووک بێ دەیهێنێ لە ناو سکە یەکەمجا بە ساغی قوتیەدا دوای ئەوە دوو جار خۆی هێنێتەوە یەکسە هێلکەکە دەشکێ یەک هەناسەدا و فێک دەکات توێقڵەکەی فڕێداتەوە دەرەوە سوبحان الله وەک هێلکەی کوڵاو چۆن پاچیەکەی زەر دێنە شتەکەی دەخاتە ناو معدەیەوە یەک هەناسەیدا هەمووی لە دەمەوە فڕێداتەوە دەرەوە خۆی گەورە ئەمانەی هەموو پێبەخشیوە کام عەرەقخۆرەی زۆر عەرەقخۆرێکی خەستە بەقەدەر مار حەزی لە عەرەق نییە کام عەرەقەی خەست و سەرخۆشکەرە بۆی تێکەی حەتا دەیکوژە دەیخواتەوە یعنی یەکێکە لەو شتانەی چۆن ئینسانەکان هەیە ئالوودە دەبن ماریش ئاوا بە بۆنی عەرەق مەز دەبێ لە هەر شوێنەشکی بەرێ بۆی دەچێ و تەنانەت تاقییان کردوێتەوە تا دەتەقێ هەر بیدەیە هەر دەخواتەوە حتا وا سەرخۆش دەبێت دەتەقی ورجی لێک دەبێتەوە لە دەمیەوە دێتە دەرەوە هەر عەرەق دەخواتەوە زۆر مشتاقی ئەم شتانەیە ساڵانە جلوبەرجێک لەبەردا دەکەنێت وڵاو جلە پیسە چونکە ئەوەندە خوای گەورە بۆی دەگۆڕێ ئەوەندە خشاوە هەموو وەک گۆرەوی بنەکەی ڕۆیوە لەو کاتەدا ئەگەر مارەکە گەنج بێ لەرەو گەشەکردن بێ ساڵی 4 جار جلوبەرگەکانی دەگۆڕێ 4 جار پێڵان کاش فڕێدان هەمومان کاشی مارمان لەسەر ئاوشتیوا بینیوە ئەگە مارەکە بە تەمەن بێ ئەوە ساڵی 2 جار جلوبەرگ دەگۆڕێت چونکە ئەم کاشگۆڕینە دوو سێ ئیسفادە هەیە یەکەمیان ئەوەیە حەجمی مارەکە کە گەورە بوو ئەم پێستە بۆی بچووک دەبێتەوە خۆی فڕێدەدا بۆی بەرجێشکەی نوێ ئامادە بێ مناڵە گەورە دەبێت جار بۆ جارەوە پانتۆڵە تەسکە بە کەڵکی نامێنێ ئەگەر تەمەنی زیاد بوو پیر بوو ساڵی 1 جار هەوەندە زیاد ناکات لیم بێت دووەمیان مار ئەسپێ لێی دەدا دەچێتە نا ئەو پولەکانەوە ئەسپێ لێدا زۆر بە ئەسپێ قەڵسە کە ئەو بەرگەی فڕێدا لەو چێچ و ئەسپێش ڕزگاری دەبێت یەک پارچە خۆی خاوێن دەکاتەوە کاتی کاش فڕێدان مار دەچێتە شوێنێکی هێمنەوە تا شوێنەکە هێمن بێ 1 هەفتە هیچ ناخوا بۆ هیچ ناخوا خوا ئەم عەقڵەی داوەتێ ژێر پێست چەوری تێدایە کە هیچی نەخوارد چەوریەکانی دەڕۆنەوە ناو سکیەوە یەکسەر پێستەکە وشک دەبێتەوە کاشی مار چەند وشکە چونکە هیچی نەخواردوە چەوریەکە تواوەتەوە چۆتە ناو سکیەوە کاشەکە شل دەبێ بەرگەکە بۆی شل دەبێ بە ئاسانی لە سەریەوە دایدەنێ لە چاویەوە دەست دەکا بە داماڵاندن ئەگەر زانی هێشتا باش شل نەبووە دەچێتە بینی دوودارەوە یان کەلێنێکی تەسکەوە بە ناڕەحەتی بچێتە ژوورە و وردە کاشەکە لە دواوە دێتە دەرەوە لەو کاتە فڕێدا کە فڕێدا هەز دەکا ئەم پێستە نوێیە بۆ ئەوەی تند بێ خۆی بەناو ئاودا دەکا ماوەیەک دەچێتە ئاوە بۆی گۆشتەکەی ڕپن بێ هەتاوەکو پێستی تازە دروست دەبێتەوە بۆیە بە زۆری لە دەمی ئاوشتیوادا کاشەمار دەبینی ئەوە حەزی لەو شوێنەیە کە دواتر لە ئاوەکە هاتە دەرێ دەچێتە خۆی بەرخۆر دەدا بۆی هیچ میکرۆب و ڤایرۆسێک نەوەک لە ئاوەکەدا بوو بێ بە پێستەکەی بکەوێ هەموو ئەمانە پەروەردگارێک هەیە ئەو مارە ژیانی وەک ئێمە ئومەتێکە قورئان دەفەرمێ هەمووی وەک ئێوە نەتەوەیە هەمووی وەک ئێوە مەخلوقاتی خوایە چۆن ئێمە دەچینە لای خەیات و ئەم جلوبەرگە و حساب و کتاب دەکەی ئەویش عینی شت ئەویش ئەو مەخلوقەیە حساب بۆ خۆی دەکا زمانی 2 جۆر دەور دەبینێ یەکەم تامی خواردنی پێ دەکات دووەم بۆن دەکا مار لوتی هەیە بەڵام بەو لوتەی هیچ بۆن ناکە هاکە شتێک مار بە زۆری حاسەکانی بەهۆی بۆنکردنەوەیە بۆنی هەموو جۆرە خۆراکەکان ناحەز و حەزدار هەمووی لە یەک دەکاتەوە بەڵام ئەم بۆنە بەلود ناکە بە زمان کە مار زمان دەردێنێ ئەوە لەو کاتەدا بۆن دەکا مارەکە کە زمانی بەردەوام دەرێنەوە دەن دەفشکێنێ ئەوە بۆنی دەوروبەرەکەیەک هاوزانێک بۆنی خۆراکێک بۆنی دوژمنێک بۆنی ناحەزێک بە زمانی هەم تامکردن هەم بۆنکردن چاوی نانوقێنێ هیچ کات مار پێڵووی چاوی نییە چاوەکانی بنوقێنێ خوای خالق خۆماریش ناوێ بێت چاو بێ ئەی تەپ و تۆز و خۆڵ باران و دڕک و داڵ و ئەوانە بەناو هەموو شوێندا دەڕوە خوای گەورە پەردەیەکی پلاسیکی بەسەر چاویە هێناوە ناهێڵێ هیچ ئازارێک بەرچاوی بکەوێ خوای گەورە ئەم جامەش و شەعینەکەی بۆ داناوە کە پارێزەرە هەرچی بەر ئەو چاوە بکەوێ ناچێتە گلێنەی چاوەکەوە چونکە پێڵووی چاوی نییە هەمیشە مار چاوی کراوەیە هەز بە سەرما و گەرما دەکا بیستنی بەکوێیە گوێی هەیە لە ناو دەمیا چونکە گوێچکەی ظاهری نییە و بەرزکەکەشی هەموو لەشی گوێیە تەنانەت زانایان دەڵێن بچووکترین بوومە لەرزە هەست پێ دەکا یعنی حتا کە بەڕێگادا دەڕوا
ناوسکی هەز بەوە دەکا کەسێک لە دووری چەند مەترەوە خشپەی پێ بێ ئەممارە ناوسکی دەلەرێتەوە ئەزانێ شتێک وا لەوێ دەجوڵێتەوە زۆر حەساسە هەموو لەشی گوێیە تەواوی جەستەی لە لای سکیەوە گوێیە زۆر بەهێزە کاتێک کە چۆکونێکەوە بە شەرتی خۆی قایم کردبێ چەند نەفەری بەهێز پتەوێ ڕایکێشی تا نەفسێ نایاتە دەرەوە ڕەمە جەنابتەنەوەی تەمەنی چێ بێ تاقی کردبێتەوە هات چەند جار ماریان ڕاکێشاوە ئەو مارە لە ناوڕاستەوە دەپسڕێ ناوسکی دێتە دەرەوە ئەو نایاتە دەرەوە ئەوەندە بەهێزە هەر ئەوەندە خۆی گرت هیچ هێزێک نییە بتوانێت بەرەو دواوە بیهێنێتەوە هەموو پەڕەکانی کە بڵاو کردەوە وا لەو شوێنە گیر دەبێت ئیتر پسڕانی نەبێ هاتنە دەرەوەی نییە چاوی کز دەبێ بەڵام کە چاوی کز بوو سبحان الله یەک هەفتە تاقییان کردوێتەوە دەچێت خۆی بەرەو خۆر دەدا لە کاتی ڕۆژهەڵاتنە تەماشای خۆر دەکا چونکە زۆری لە سێبەروانێت چاوی کز دەبێت بە تیشکی خۆر چاوی بەهێز دەبێتەوە چاوی وە خۆی لێ دێتەوە کلچی دەقرتێ هەر مارێ قلچی قرتا کلچی بۆ دروست دەبێتەوە بە خەیاڵیان نایە لە ماوەی 13 ڕۆژات دانی دێتەوە دانەکانی هەڵوەرین دانی بۆ دێتەوە جارێکیکە ڕاوکردنی زۆر بە فێڵە مار فێڵ و حیلەی زۆرە کاتێک کە بۆ نێچیرێک پاڵ دەکەوێت چەند جۆرێکی هەیە یەکەمیان ئەوەیە خۆی دەخاتە سەر پشت سکی دەکاتە ئاسمان و زمانی دەردێنێ و لالیوی دەکاتەوە کە دەعباوشە سەری دەکەن دەڵێ یەک هەفتەیە مردووە حتا دێن دەنووکی لێدان شتێک لە کتوپڕا دەمی بۆ دەکاتەوە دەیخوا خۆی دەکات بە مردوو بەو شێوازە دووەمیان هەندێکیان لە بیابانان لە لیتە و قوڕە لە خۆڵدا لە لمدا ئەچێ خۆی دادەپۆشێت تەنها چاوی و یەک بەشی هەناسەی ماوەتەوە ئەو شتەکان دەبینێ بەڵام ئەوان نایبینین چونکە هەموو لەشی خۆی کردووە بە خۆڵ خۆی داپۆشیوە حتا دێنە بەردەمی لێ قەڵبەزای پەلاماریەدا و دەیخوا بەم شێوازە ڕاوی خۆی دەکات ماری کوبڕا یان جۆرێک لە مارە شامارەکان زەهرەکەی فڕێ دەدا وەک میزڵدان لە ناو دەمیاتی پڕە لە زەهر 2 مەتر و نیو دەتوانە زەهرەکەی فڕێدا کە لە دوژمنیدا یەکسەر ماوەی چەند دەقەیەک دەستەوە بەجێ بەنجی دەکا لە پەل و پۆی دەخا ئەمجا بە ئیسراحەت دەچێتە سەری و دەیخوا ئەو زەهرە ئەوەندە بەهێزە لە 2 مەتر و نیوە کاری خۆی دەکا بەم شێوازە ڕاوی خۆی دەکا بەڵام هەموو زاڵمێک زەواڵی هەیە ها سبحان الله هەموو ئەمەی کە ئەم بەکاری دێنێ لە مقابلە دوژمنەکانی ماریش زۆرن یەکەم دوژمنی مرۆڤە ئێمە ئینسان ئەوەتانەیە حەیە هەر مار جەب نادا لە هەر شوێنێ دەستی کەوت دەیکوژێ دووەم ڕێویە ڕێوی زۆر بۆ مار دوژمنە لەبەر ئەوەی ڕێوی فێڵبازە دەچێت کە مارەکە بە دووی کەوت خۆی لێ نزیک دەکاتەوە دێتەوە ئەملاوە تا مارەکە دێنێت تا مەیدانی جەنگەوە ئەمجا کلچی بۆ درێژ دەکات کلچی ڕێوی موێکی زۆری پێوەیە هەموو بینیومانە ڕێوی کلکەکەی مووەکانی زۆر درێژن دانی ماریش قولاپیە ئەم تووکەی دەخاتە دەمی مارەکەوە بە هەموو کەیفی خۆی دین دەکاسەیەکە دانێکی دەرێناوە 3-4 جار وای لێ دەکات تا دانی کێوە نایەڵێ کە دانی نەما تازە مەجای نییە و ڕێویەکە دەیخوا زۆر بە ئاسانی هەموو کەڵبەکانی دەشێشێ دووەمیان مێرسێ مێرولە ئای مار لە مێرولە دەترسێ زۆربەی شوێن کشارە مێرولەی لێبێ مار لێ دەترسێ چونکە دەچێت بە چاویەوە دەنیشێ هەر ئەوەندە زمانی دەرێنا ئەچێتە سەر زمانی ئێ بە چی مێرولەوەدا بە شوێی دانووسێر ژەهر لە کوێی مێرولەکە بە تایبەتی لە مێرولە سوورە وردەکان زۆر دەترسێ وای لێ دەکات بەس ئێسقانەکەی دێڵێتەوە لەشی ئەو مارە دەکۆڵێ سبحان الله دەڵێ مار زۆر زاڵمە ئینسان لێ ترسێ ماریش لە مێرولە کام مێرولەی کە زۆر وردە لێ ترسێ ئەم نیزامە هەمووی وایە حتا بڵێ بەدەسەڵاتم ڕەم بێشتێکی بێدەسەڵات بۆ تۆ بێتە زەواڵ و لە ناوت بەرێ حاجی لەغلەق زۆر چاک بۆی دادێتەوە دەیخوا بۆ بێچوەکانی ژیشکیش دوژمنێکی سەرسەختێتی چونکە زۆری لەشی دەڕکاویە ئەمجا ژیشک ئێستا زاناکان لە ژیشکەوە فێری دەرسێک بوون ژیشک شەڕ لەگەڵ مارا دەکات زۆر شەڕێکی مهم جار هەیە مارەکە زەفەری پێدێنێ و بەلاملیەوەدا لەو کاتێک کە بەدەرەوەیە کە پێوەیدا یەکسەر ژیشک عادەتێکی وایە لە شوێنێکە شەڕ ناکە ئەو ڕۆکەی لێ نەبێ یەکسەر دەڕوات چەنگەڵایەک لەو درەختە دەخوا لەو جیایە دەخوا کە خواردی ئیتر عیلاجی خۆی وەرگرت دێتەوە مەیدان زانایەک تاقیبی ئەمە کرد جا دەرزی زۆربەی مال لەو ڕۆکە وەرگیراوە کە ژیشک دۆزیوێتەوە ئەڵێ هات هینەکەی هەڵکەن درەختێک بۆ ئەوە شتێکی تقریبا 2 بز بەرز بووەتەوە ڕۆکێک بۆ چەنگەڵای پێوە بووە ژیشکەکە هەموو جارە دەی خوارد و دەچەوە بۆ مارەکە ئەم جارە کە مارەکە پێوەی دایەوە کابرا هەڵی کەند و دووری خستەوە ژیشکەکە هەرچی هات گەڕا لێ نەما بوو یەکسەر لە شوێنی خۆی چوارپەلی ڕق بوو مرد ژەهرەکەم جارە کاری خۆی کرد چونکە موادەکەی دەست نەکەوت ئەم زانایەوتی ئەم ڕووەکە دەرمانی ژەهری مارە فعلەن دەرمانی ژەهری ماری لێ دەرکرد لە ئەمە دەرزەکانیان دروست کرد کە مار بە یەکێکەوەدا ئەوەی لێدەن یەکسەر نایکوژێ وە زەهرەکە کۆ دەکاتەوە لە شوێنێکە مار سەلامەتە
جارێ ماوەیەکی زۆر نەبێ بە قەناعەتە شت ناخوا دووشت زۆر بە قەناعەتن بۆ برسایەتی یەکەم مار دووەم بزن مژە چەند وەخت دەتوانێت هیچ نەخوا مار چونکە خوا سیفەتێکی داوەتێ شت قوت دەدا کە قوتی دا ماوەیەکی زۆر لەسکیا دەمێنێتەوە ئەمەش فەزلی خوایە ئەگە بیجوایە هەموو ڕۆژە دەجا برسی بوویایە باوەڕتان بە ئەوەندە دەگەڕا ئینسانەکانی بە هیلاک دەدا بەڵام کەشتێکی خوارد بەشی یەک هەفتە دەبێت تا لە ورجیا هەرز دەبێت ئیتر حتا برسیشی نەبێت تاقەتی گەڕانی نییە بە دوی خۆراکە جارشکە ناگەڕێ لەبەر دوژمن ڕادەکا هەر هەستی ئینسانی کرد ئەو لەبەر ڕادەکە ئینسان وازی لێ نایەنێ بۆی ئینسانەکە تووشی مار بوو چاکتر وایە خۆی لێ پارێزێت چونکە ئەو بە دڵنیاییەوە لەبەر تۆ ڕادەکا سێەم مار زۆربەی ئەوەی کەوا شەڕ دەکا و لەگەڵ ئینسان دەست دەکاتەوە ئەوەیە لە ئینسانەوە زەربەی پێکەوتووە ئەها دڵم ماری بریندار خەتەرە پێشتر بریندار بووە زەبرەیەکی لە ئینسان بینیوە هەر کە هەستی ئینسانی کرد دەزانێت ئەوە دوژمنەکەی پێشوویەتی کە چەند بە دوژمنکاری لێی داوە برینداری کردووە بەردی پێ کێشاوە خاکەنازی بۆ داوەشاندووە دەیەوێت تۆڵەی خۆی بکاتەوە